هاري والله فرازر مال ما قشت له اغراض ما قشت له دنا داري ما قشت دزنا برينا ويا خانتي ما حتى لا جيران ما قشت برينا بەرنامەی ئەم جارەی چیرۆکەکانی دوای جەنگ بەرەو میحوەری ناوەران بەڕێ دەکەوێت و لە گوندی عومەر قاپشی لە نزیکەوە ڕەوشی گوند و دانیشتوانەکەی دەخاتە ڕوو بەشێک لەو کارەسات و نەهامەتیانەی کە بەسەر خەڵکی ناوچەکەدا هاتووە تۆمار دەکات. لە بەرەبەیانی 20 دەی 2016 هێزەکانی پێشمەرگە لەم قۆڵەشەوە وەکو قۆڵەکانی دیکە دەستیان بە پێشڕەوی کرد و بەرەو ئەم ناوچانە هێریشان کرد کە ماوەیەکی زۆر کەوتبوونە دەست چەکدارانی داعش و تەواوی خەڵکی دەفەرەکەیان دەربەدەر و ماڵوێران کردبوو. لە ماوەی چەند کاتژمێرێکدا هێزەکانی پێشمەرگە هەموو دیوارەکانی بەرگری داعشیان تێکشکاند و چەکدارەکانیان ناچار کرد کە لە بەرگریکردنەوە پلانەکانیان بگۆڕن بۆ هەڵاتن و خۆحەشاردان لە ناو ماڵ و تونێل و حەشارگەکانیاندا. ئەرکەکانی هێزی پێشمەرگە لە سەرەتادا پشت لێگرتن و گەمارۆدانی ئەم ناوچانە بوو کە داعشتەیدا بەرگریان دەکرد و خۆیان تێدا حەشاردا بوو. لە قۆناغی دووەمدا ناوچەکەیان بە تەواوەتی کۆنتڕۆڵ کردەوە و جارێکی دیکە ئاڵای ڕەشی داعش هاتە خوارەوە و ئاڵای کوردستان لە تەواوی چەپەرەکانی پێشمەرگە شکایەوە. لە سەرەتای یاسادکردنی ئەم دەڤەرە و بە تایبەتی گوندی عومەر قاپشی تیمی بەرنامەی چیرۆکەکانی جەنگ لە ساتە وەختی پشکنینەکانی گوندەکە سەردانی خانوویەکمان کرد و بە هاوکاری پێشمەرگە تەواوی شوێنەکە گەڕاین. لەسەر زاری خاوەن ماڵەکە گوێمان بۆ چیرۆکی کارەساتی داعش گرت و بەدەم باسکردنی لە ماڵەکەی خۆیەوە بوو بە کارەکتەری بەرنامەکە. وەڵە خانووی وەتەمەشا هەموو زەرەر هیچ نەما هەموو خەندەقە و شتێک هیچ نەما. ناخۆشە کە ئێستا دەبینی خانەکەدا وەڵا ناخۆش. چەند نەفەر لەو خانی دەژیانە؟ ئەوە ماڵمە ئەو ماڵی برامە ئەوە برامە ئەوەشی برامە هەموو پێشمەرگە و پۆلیسێک و دانیشتە هەموو خێزانە و دایکم ئەوەشی برام خێزانش ئەوە برام خێزانش. وەرە بابە كنترول بو او زور باشا الحمد لله او زور اعتياديه الحمد لله بيش ما صاغ بو ايش نيه. لە دوای نزیشی ساڵێک لە ئازادکردنەوەی ناوچەکە تیمی بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ دەچین بۆ هەمان ماڵ و هەمان کارکتەر میوانداری دەکەین و دیمەنەکانی ئێستای ئەم خانووەی دەیبینین کە داعش پێشتر وەک حەشارگەیەک بەکاری هێنابوو بە تەواوی وێرانیان کردووە. بۆ ئەوەی ئەم جارە ئەم شوێنانە ببینین لە ئێستادا و پاش ئازادکردنەوەی ناوچەکە و گەڕانەوەی ژیان بۆی لەسەر زاری خۆیانەوە باسی ئەم زەرەر و زیانەمان بۆ بکەن کە داعش بەسەریانی هێناوە. لە دەرگەی ماڵەکە دەدەین و گفتوگۆکەمان دەست پێ دەکەین. بەڵێ بەڵێ سلام باش.
وەکو چ زەرەرێک بە خانیەکە تاگەت بوو دەمێ بۆ خۆت باس والله هەموو سوتا بوو ئەوە زەرەر بوو جام نەمایە دەرگە نەمایە شتا الحەمدلله هەموو باش بوو. ئەوە هەموو سوتا بوو ئەوەش سوتا بوو شتەستانە و کردبوو. نەفەخەکە مالی برامە لە پشتەوە باش. والله ما زرر مفران يعني شوار ماله هر شوار برا هر مو بيشمرقة وشرطة وبوليس هم زرر يعني زور يعني مال هم ساقل ما يشلي بس يميبو يعني إما زرر مفرات تربو للجماعة اللي يقول لي هم والله زور خوش اشتاء الحمد لله يعني بيشمرقة اللي يرى وجماعة مباشر الحمد لله زور خوش. زور فرقة يعني أول كلاتمو أول كي هجوم كردبو يعني كسنا ما يلي اشتا همو براهم همو ملة اللي راي همو قندي اللي عاتبو الحمد لله وشكر زور خوش اشتا. هو غرفة من 6 مليون خشب كريبو من معي اشتا 6 مليون هاي تشنا معي همو تشوف ولا را خندق ولا را اللي داعش بو يعني مقر داعش بو ولا أو بداعش بو سي داعش كشتي بو ليرة سي داعش زريباني كشتي بو هم نوي كردو يعني داعش أو ليرة بو درجة ليرة شو خندق والله جيرة خوش اشتا بس يعني تشوفوا يعني أغراض ما تشوفوا أغراض تشوفوا بس باش تربوا بيشتغلوا يعني هواري بنا خوش بو يعني اشتا ماله هو تخوش حاول نبو خوش ما له الحمد لله. هما كعالمات 11 ما 11 ما صورت رمليل بما اليوم قبل شمال الرمان ما مدرسة قلي شو مدرسة قلي الرود دوا الساحة حتى كي هلكو يانجي ما تجون ما هيكلي يجون ما خيمة يجون ما يجار شكر بأغراض به دائما يفتر حتى يكمل ماكر نما ما دا يهوز حتى كي حرر كلا ما تبكش خرابان وسجنان وطلان كيران وإنها ما دي تشندو بنعيش مكرمه خشب ما اصلا كمل كاكي وهي بارمي كمل ماكر استبليت وغراض يعني وكمل غراض وحواس وكيش تكمل ماكر يش ما هاش دوام حتى ما قيش برنام هيك من ده والله يستقل خوشه استعاله هيك نيا مشاكل نيا يستقل العالم كره كدنا داري وش مكرو كاري وش مكرو كره هيك نيا والله حتى يستا امانه حتى يستا خوشه امانه هيك نيا مشاكل نيا باش مشي مبو مسواق مبو دشت مبو باش مشي مبو ما قهركو قدر حاليوش أنا كدارو كاتشقى مسرح ما كنا دارو قدر حاليوش بس باش يعني السوق باش علاقة هندا ما يميل شمال ما يميل مستانة باش دكاكين هندا خاص. بەشێکی زۆر لە خانوو شوێنی هاوڵاتیانی گوندەکە وێران بوون بە کۆڵانەکانی گوندەکەدا دێتەپەڕین و دیمەنگەلێک دەبینین کە ئاماژەن بۆ دووبارە گەڕانەوەی ژیان بۆ ناوچەکە. ئەم ئافرەتە لەگەڵ ئەوەی باس لە سەربردەی خۆی دەکات
هاوکات دایکی شەهیدێکیشە کە کوڕە تاقانەکەی لە ساتی ئازادکردنەوەی ناوچەکەیان لە ڕیزەکانی پێشمەرگی کوردستان شەهید دەبێت. يعني ما خرابي شم بني ما بيبني منفخة ما بي أنا مجيش خراب وغراد ما جيش برينا تش ما جيش بهيج نمنده لا دينا داري ما منده لا هيج ما منده جيش وأما شوار من دالم راتب تقعد كيف ما بقولهم هني بابي شيء هر دو هاي فيكي 500,000 ويما هش نفرن يعني دوك جم هيا ومن زلامك وشار من دالي هيتي هني كرم أري والله فرازر أربي مال ما قشت لوا غراض ما قشت لوا دينا داري ما قشت دزينا برينا ويا خان ما حتى لا جيران ما قشت برينا برا يا أنا ما ها إنت خرابين حتى أنا مسامة بيشتو حتى السقف ما كتب قشت ما خاص كر نا خاص ما كر كره من خاص ما كر أري والله وتلا بالله سملنا مال وانصر خطاة توكل بو أما زيادة ما راس تشمل يعني ما قبات يقلوا 6 مليون مال واسر بخودي قرت ما كرد البرام ابو جرب عين قرت ما كرد آوردن بنای أنا ما خاص کرده چیش ما چی خدا قد کارش راست نار و خدا پیچا کرو ایشالله خدا حق ما خدا برو حق ما چنش ایمه چیش مهنده زیاتر ما نمیش هیچ وقت می زیاتر میش می باچ می من مش بدش رب العالمین یو اری والله هیچ مانیه زیاتر میش می باچ می زۆرن ئەوانەی لە ئاوەرەیەوە گەڕاونەتەوە و باری گوزەرانیان تا ڕادێ خراپ بووە لەگەڵ گەڕانەوەشیان ئەرچی دووبارە بوونیاددانەوەی ماڵ و حاڵیان باری سەرشانیانی قورستر کردووە. ئەم کەسە لە کاتێکدا دەگەڕێتەوە بە ئومێدی ئەوەی دووبارە ژیان لە ماڵەکەیاندا لەگەڵ خێزانەکەیان بەسەر ببات کەچی دیمەنی داڕوخانی خانۆکەیان دەکەوێتە بەرچاوی و بە وتەی خۆی داعش خانۆکەیانی تەقاندۆتەوە. داعش ما جهشت ما عنده اما كان بما وعالم قشت ورزار ما اما شيء كز داينما تشندا وداعش ما بجنگ ما اما يهدد كري ولده هم يعني هم بردم دواء هم برام لوابيهم شمال الرسائل الخبرش كريم واتشمنا وبي شمال وهنا كردستانو ولده هم بردم رمايم دواء شمال سري هني بيش مرقاي واما شا استقبل كارد اما شا عبر كارد دواء ما نيشتما چه هولير نيشتما بيجار دوا مانگا پارا مانه من ورزای ما ورگلای ما بردرش چه بردرش نيشتما چما هيكل خاص ما كار صرف ما كار سر نيشتما همو برام واولد ما نيشتما چما دوا سال نيم حتى محل تحريري ايجار شانه برچنه ما مساعدات ديشا بنا ما هاري ما كريشا كهراب سري هني حكومتي بها بينه گیشت هین گیش وفر کر لاما نشته ماچمان ها بینه بلاش بيهن بإيجار بپاره حتى محلي تحريري اما ما سري انا متيانه بيكن خراب به فجر كران وبارمني هذا هني انا بجيري انا خراب بي ولدا ما گیشت هجول بما اما مرجلا من قوش الواي ما شمال وكردستان من ما تقريبا 5 مانگه اما مرگلای من در نیستیم چند کره پون 5 مانگه 5 بی 4 مانگه نیستم حتی انا ما هین کرد عدلو ما کرد این ما کرد وین بلو گله گشت ما هین کرد جنو ما تازه کرد جنو ما دفن کرد شفر ما ور گشتم عدلو کرد و هاشتم والله اهل الخير هاليهم داشا فراهم راقلهم هابو قلم هاريم داشا وانقلي هم قشتهم هم بلوك طازه كرده شبناي شي هني شني كلام هني شاورتني وشمنتو نيك بلوك شاري ماور نيك الرمل جدابنا هو قلابي هاريم كري هو شفري هاريم كرديش قشت مساعدهم كريشا فاردين بنش بس تشتو رمزي يعني هن مساعدهم كريشا حتى بي بهيكل شي ثانيه كملش كري وتيمي قرتي بيني قرطارني فرا و هيكل هم چادرم بيكان ربي جامع بي هي چين لبخنه كرنا مجاري كملنا بي بس كردم بهيكل نشتم چمان والله پیشمرگه چنده حمامه مكرو ساترش چنده عاله و موسمي حتى صارجي درحت بين داعش هنا وني كما بداعش ما يهدد كري وهين كري وبيشمرگه ما حامي مكرو فرع على لا منطقة يعني برو برشة صارجي برشة حتى الرود ما ينتر صارجي بشيو بلا أربيل بلا دهو كسكار شنيا بنات
عمو أول بداية داعش أما يوم 6/8 تقريبا، يوم 6/8 داعش أما أيام رميمة كردستان، ومن ما كردستان تقريبا 6 صالي، يعني 6 صالي من يكي أورجي لايما بعد يعني عمليات حرج كبيش مرقا وينكي أورجي لايما أما متمي خاني لا دمري أنا قال ما قصد دزنيان وهيك نمنده بحال ما إيه أنا يعني الحمد لله يا ولد ما شفال وراسته ما كرد وطلب مكرمين يعني بلكي تعويضه بلكي تشتو شيء دارني هاي والله مساعدة ما كان الحمد لله قلت متعاون بما كرجل هابو تعاون بما وكرت مالهاش فقير هيك ندار لێرە جموزۆڵی خەڵک بەناو کۆڵانەکانی گوندەکە دەبیندرێت هەموو ئەمانە ئاماژەن بە دووبارە ئاسایی بوونەوەی ژیان لە ناوچەکە. جارێکی دیکە خەڵک گەڕاونەتەوە بۆ سەرکار و باری خۆیان بە وتەی خەڵکی ناوچەکە هەبوونی هێزی پێشمەرگە لە سنووری ناوچەکەیان ئارامیکی تەواوی بەوان بەخشیوە و لە ئێستادا ئارامتر لە پێش و ژیان بەسەر دەبەن. والله هر يرى بون بري داعشي وقت داعش تمتنا قضاء شيخان داعش ايري تشولكر وهمو تشتي دزي وطاقنا وتشتا جارك دي بيشمرقة اواكر وزفران سرجي خو سر شولي خو ولا نوكا خوش يعني دسنا دغلا ديني بي او دي وعالم دي تذكرتها وتشتا يعني قراوكو خوتي شو مشكلة اني استنوكا خوشة آراما ما زور سباس بيشمرقة كان بيشمرقة منطقة تحرير كرد لو كنت ساتري عن قرتيها يعني كس غريب وتستكنت وانا بيت وبتستا بإذن بيشمرقة نبي بكتاب يسايش بيشمرقة نبي كسناشي لو كأما قشول هبي لمسل دبي إلا بكتاب يسايش بيتشن أو بين أو شيء همو عالم الناصن يعني الناصن وخلكي أو جندا يعني كاس غريب من نيشد بتأيرا أبد قط ما قال لك ممنوني بيش مرقنا وقال لك سباسي وان كان وما لا قال وانن حتى أري والله فراز أري مال ما قشتلوا أغراض ما قشتلوا دنا داري ما قشت دزنا برينا ويا خان شما حتى لا جيران ما قشت برينا هێزەکانی پێشمەرگە لەم سنوورە ئەرچیان بریتیە لە پارێزگاریکردن لە خەڵک بەمەش لە ئێستادا بەشێکی زۆر لە دانیشتوانی دەڤەرەکە گەڕاونەتەوە. بۆ ئەم مەبەستە لەگەڵ یەکێک لە فەرماندەکانی پێشمەرگە لە ناوچەکەدا قسە دەکەین. سەرەتا ئێمە ئۆپراسیۆنی گەورەی ئەو دەڤەرانەی ناوچە داگیرکراوەکانی کە پێشتر مادەی 140 بوون لەلایەن هێزی پێشمەرگەوە کە دەستمان پێکرد لە محوەری بەحشقەوە لە دوو خۆڵەوە دەستی پێکرد یەکەچیان لە خۆڵی ناوەرانەوە ئەوەی تریشەوە لە خۆڵی دووبەردانەوە ئێمە لە خۆڵی ناوەرانەوە هاتین لەگەڵ لیوای حەوت و برادرانی زێرەڤانی ئەو شوێنانەی کە بۆ ئێمەیان دانابوو شوێنەکانی ئێمە لەگەڵ برادرانی لیوای حەوت و هەندێک پێشمەرگەی ڕۆژهەڵات ناوچەی حمەر قابچی ئەو دەوروبەرانە بوو مەرحەلەی یەکەمان هاتینە ئەو شوێنانەمان گرت دەستمان بەسەر داگرت وردە
هەوڵماندا جاری دووەم بەحشی قەماوش بەحشیقە و کارونە ئەوانەما بوو دوای خۆڕی خستنەوەی هێزەکانمان و ئەوانە بە حکمەوەی ئینتیحاری زۆر و تونێلی زۆر بەقوت هەم لە ناو خانوەکان هەم لە هەموو شوێنەکانما بوو گومان هەبوو کە بەڕاستی ئینتیحاری زۆر مابێت لەو سنوورانە دوای ئەوەی کە ئەو شوێنانە داگیر کراوە بەڕاستی تونێلی زۆری تێدا بوو ڕۆژانە هەوڵیانەدا هەڵبێن دیاریش بوو لە کەناڵەکانی ڕاگەاندن کە دوای چەند ڕۆژێک ویستیان هەڵبێن و ئەوانە هەمویان کوژراون ئەوەی کە کەوتە سنووری ئێمە خۆشبەختانە ڕاستە شەهید و خوێنی زۆر ماڕشتووە بۆ میلەتەکەی خۆمان و لە پێناو پاراستنی خاچی کوردستان بەڵام توانیمان سەرکەوتنێکی باش بەدەستبێنین و هەم ئەو ناوچانەی کە لە ژێردەسەڵاتی داعش بن و ئەو بەشەمەینێتی کە خەڵک لە ژێردەسەڵاتی دیتبوون هەم لە ڕووی تەعداکردنی ناموس و سەر و ماڵ و کوشت و بڕی و ئەوانیان کردووە توانیمان فراهیمە بدەینە ئەو خەڵکی کە لەو سنوورە هەیە بڵین ئێمە هاتوین هێزی پێشمەرگە هاتووە هەلا لە تاریخی کوردەوە کە تەماشا ئەکەی وە لە شۆڕشەیەک لە دوایەکەکان کورد توانیوێتی هێزی پێشمەرگە توانیوێتی پاراستنی سەرۆت و سامانی میلەتەکەی خۆی و میلەتەکانی تریش بپارێزیت کە سنوورەکان داگیر کرانەوە وردە وردە خەڵک گەڕاوە سەر ماڵ و حاڵی خۆیان ئێمە وەک هێزی پێشمەرگە ئاسانکاری زۆر باشمان بوو کردوونە هاوکاریمان کردوونە لە هەم ڕۆکانیانەوە ئەو شوێنانەیە کە حبووی لێ بووە مەسەلەن تاقینەوەی لێ بووە لە ناو ماڵەکان ئەوانە ئاگدارمان کردوێتەوە لە ژنەیەک هاتووە ماڵەکانیان پاک کردوێتەوە وردە وردە ماڵەکان گەڕاونەوە ماوەی 6 مانگ 7 مانگە ئەو سنوورانە ئازاد بۆتەوە لە کە ئەو سنوورانی کە لە ژێردەسەڵاتی ئێمە هەم پارێزراوە هەم سەرۆت و ماڵی خەڵک پارێزراوە هەم ئەمنیەتی خەڵک باشە هەم خەڵکەکە بە ئیسراحەت گەڕاوەتەوە شوێنی خۆیان و یەک کێشە و مشکلیان نەماوە لەو دەڤەرە ئێمە کە هاتینەوە سنوورەکان هەموو لیژنەیەکی تەخسیس بە حبووە و بەشی هەندەسە پێکات لە هەموو سنوورەکان لە ئەو ناوچە کشتتوکاڵیانە هەمووی بۆم ڕێژ کرابوون بۆم ڕێژ کرابوون و هەم ئەو خانوانەی کە بۆم ڕێژ کرابوون ئەو لژنە تایبەتە بەناو ماڵەکان داگەڕا وردە وردە بۆمبەکانی پوچەڵ کردەوە و ئەو ناوچە کشتتوکاڵیانە ئەو زەوی کشتتوکاڵانەی کەی خەڵک بووە خەڵکی هەژار بووە بۆمبی زۆری تێدا بووە ئێستاژ لژنەکان هەر بەردەوا من لەو سنوورە وردە وردەوە پاکەکرێتەوە ئێمە وەک هێزی پێشمەرگە ئەو ناوچانێکی کە ئێمەی لێ شوێنێکی ئارامە و ئەو خەڵکانی کە لە سنوورەکەشن و ئەوانەی کە گەڕاونەوە ئەوان شایدیە ئەوە ئەدەنن کە چەند ژیانیان خۆشەوە بەسەر بەرزی و زۆر بە ئاسوودەی لە منطقەی خۆیان ئەژن و هیوادارم ئەوانەی کە ماویشن بگەڕێنەوە سەر شوێن و حاڵەکەی خۆیان بۆ ئەوەی بتوانن ئەو بەروبوومەی کە هەیەیان بوو زیاتر گەشەی پێ بدەن و ئێمە لە هەر شوێنێک بی پشتیوانیان لە یەکەین ئارامیان بۆ دابینەکەین و هەتا هێزی پێشمەرگەش یەک پێشمەرگەی کوردستان مابێ با دڵنیابێ ئەو میلەتی کورد هەموو دەڤەرەکانی کوردستان کە ئەو ساترانێکە هەیە لە سنووری پێشمەرگەی سنووریشی ئارامە و بە بێخەمی هەتا پێشمەرگەشی لێبی دڵنیایانەکەینەوە ئێمە ئامادەین هەتا دوات تڵۆپی خوێنمان بۆ ئارامی بۆ خۆشگوزەرانی میلەتەکەمان خوێنمان بەخش بکەین. ئەم سنوورە یەکێکە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. ئێستا خەڵک پەیامی تایبەتیان هەیە لەبارەی چارەنووسی ناوچەکەیان و بەپەرۆشن بۆ ئەوەی هەرچی زووترە لە پرۆسی ڕێفراندۆمی سربەخۆیی کوردستان دەنجیان هەڵببڕن و بەیەکەوە وەک کوردە شەبەکەکان بە پێنووسەکانیان چارەنووسیان هەڵبژێرن. والله پێشمەرگە ئەمانێکی چێکریە بۆ ئەمە گەلێکی باش و گەلێکی خۆشە و ئەمانە و ستریە و خۆشە گەلێکی خۆش ئەمە منیشی پێشمەرگە و سپاسی هەمیت کەنم والله ئەم دێگەل کوردستانی ئەمێ دیکەم استیفتاکەن گەل کوردستان حالەمە خانەی و کوردستانی و کوردستان چ قسووری بۆ منەیە و کوردستان بۆ مە باشە نۆکەژێک و بەرێژێک ئێمە لەگەڵ خەڵکی کوردستانێنە ڕۆژە 25 دەنگی خۆ دەدەنا لەگەڵ کوردستان بەرێ بۆ ئەفراندۆم ئێمە هەموو کورد بە تایبەتی هێزی پێشمەرگە هەر لە شۆڕشە دوای لێکەکانی کە هاتووە هەلا لە دێر زەمانەوە ئاواتی کورد هەر هەمووی سەربەخۆی کوردستان بووە بۆ ئەوەی بتوانین کیانێکی سەربەخۆمان هەبێت.